گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئەیوان، کۆبوونەوەی شۆفێرانی شاغڵ لە شارەداری شاری کرماشان، ناڕەزایەتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی یاسووج، ناڕەزایەتی ماڵدزراوانی شێرکەتی فەردا مۆتۆرز لە تاران و گیانەدەستان و برینداربوونی دوو سوختبەر لە شارستانی میناپ. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شارەداری ئەیوان. ڕۆژی شەممە 17 خەزەڵوەری 1404 هەتاوی کرێکارانی شارەداری ئیلام دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان لەلایەن بەرپرسانی شارەداری دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمنی شوێنی کار و بیمەی دەرمانی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و دیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی دەست بەسەرکراوی خەڵکی شاری مەهاباد. سالار خەلیفەزادە سەرەڕای تێپەڕبوونی 12 ڕۆژ لەسەر دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوەبراو ڕۆژی دووشەممە 5 خەزەڵوەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری مەهاباد بۆ سەر شوێنی کارەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵی ئەو بەند کراوە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی شۆفێرانی شاغڵ لە شارەداری شاری کرماشان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە شۆفێرانی شاغڵ لە شارەداری شاری کرماشان دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بۆی ماوەی زیاتر لە 4 مانگە لەلایەن بەرپرسانی شارەداریەوە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کێشەی کرێکاران، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری حراسەتی شارەداری لەسەر کرێکارانی ناڕازی بوون. ناڕەزایەتی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی یاسووج. ڕۆژی شەممە 17 خەزەڵوەر پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شاری یاسووج دژ بە کەمبوونی هێزی کار کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ئۆستانداری پارێزگای کۆکگیلۆرە و بیرئەحمەد بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها هەڵگرتنی پلاکار، خوازیاری پێدانی حەقدەست و کارانە دواخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، گۆڕانی گرێبەستەکانیان، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار و هەروەها پێدانی ئیزافەکاری بوون. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نۆتی فەلات قارە و پارس جنوبی. ڕۆژی شەممە 17 خەزەڵوەری 1404 هەتاوی کرێکارانی شێرکەتی نۆت لە سەرجەم پاڵاوگەکانی پارس جنوبی و هەروەها لە ناوچە عەمەلیاتی بێهرەگان دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بەڕێوەچوونی دەیان کۆبوونەوە لە ساڵانی ڕابردوو ڕژیمی کۆماری ئیسلامی نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانیان نادات، بەڵکو گوشارێکی زۆری خستووەتە سەر کرێکاران و خاننشینکراوانی شێرکەتی نەوت. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری سەربەخۆیی سندوقی خانەنشینی خاننشینکراوانی سەنعەتی نەوت، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها پێدانی ئەو بڕەپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە بوون. ناڕەزایەتی ماڵدزراوانی شێرکەتی فەردا مۆتۆرز لە تاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ماڵدزراوانی شێرکەتی فەردا مۆتۆرز دژ بە بەڵێنی دروی بەرپرسان و بایەخنەدانی ڕژیم بە داخوازیەکانیان کۆبوونەوە.
خەڵکی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم بینای ناوەندی وەزارەتی سمت لە شاری تاران ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ بەسەر پێدانی پارەی ئۆتۆمبیلەکان بە ئەو شێرکەتە نەک تەنیا ئۆتۆمبیلەکان ڕادەستیان نەکراوە بەڵکو هەڕەشەی سازکردنی دۆسیە لە ناڕازیان کراوە. ماڵدزراوان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیەکەیان، ڕادەستکرانی ئۆتۆمبیلەکان و هەروەها باشکردنی کوالیتی بەرهەمەکانی ئەو شێرکەتە بوون. گیان لە دەستان و برینداربوونی دوو سوختبەر لە شارستانی میناب. ڕۆژی پێنجشەمبە 15 خەزەڵوەر بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیلی سوختبەری بەلوژ لە شارستانی میناب سوختبەرێک گیانی لەدەستا. بە پێی راپۆرتەکان بەهۆی بەدواداکەوتنی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای ئۆتۆمبیلێکی سوختبەرێکی بەلوچ و پێکدادانی لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکە هاوڵاتیەک بە ناسناوی موسا فەلەکنازی بەهۆی سووتانی جەستەی لە ئاگردا گیانی لەدەستا. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارە برینداران و هەروەها دۆخی تەندروستیان لە بەردەستانیە. دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ماڵدزراوانی پرۆژەی پەردیس لە تاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ماڵدزراوانی پرۆژەی خانووی پەردیس لە شاری تاران دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان و ڕادەست نەکراوی خانووەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ بەسەر پێدانی پارەی خانووەکان بە پرسانی ئەو پرۆژەیە خانووەکانیان ڕادەستیان نەکراوە و تەنانەت وەڵامی ناڕازیان نادەنەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری ڕادەستکرانی پێشوەختەی خانووەکانیان، بایەخدانی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان، سزادانی تاوانباران و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.